ئیمام جومعەیەکی کۆنەپەرست کە معەلیمانی تەڵەبکار وەسف کردبوو ناچار بوو داوای لێبوردن بکات. ئیمام جومعەی کۆنەپەرستی شاهینشار لە ئوستانی ئیسفەهان کە وتبووی معەلیمان نابێت لە زەوی و زەمان تەڵەبکار بن مەجبور بوو داوای لێبوردن بکات. ئەما خوندە لە وتەکانیدا لە ڕێوڕسمی دەست بەکاربوونی مەدرسەیەکی خەیریە لە بەرامبەر سەرۆکی ئاموزش و پەروەرشی شاهینشاردا وتبووی ئەم هەستە کە معەلیمان لایەن وایە کە زەمین و زەمان پێیان قەرزدارە هەستێکی باش نییە و پێویستە ئیسلاح بکرێت. هەروەها وتبووشی کە کۆمەڵگەی معەلیمانی ئێران پێویستە فێر بکرێن کە چاو لە باڵا دەستیەکانکردن لە بواری ماڵی هەمیشە استرێزایە. ئیمام جومعەی شاهینشار لە درێژەدا وتبووی کە معەلیمانی ئێران لە حاڵەتی تەڵەبکاربوونیان بە زەمین و زەمان بۆ بواری پەروەردە مایەدانانن. ئەو خواستی زیادکردنی حقوقەکانیشی بە خۆدزەنی وەسف کرد واوتی کە ئەگەر حقوق زیاد بکرێت تەوەڕم لە حقوقی معەلیمان و پێش دەکەوێت. ئەم وتانە لە بارودۆخێکدا کە معەلیمانی ئێران ساڵهایە بۆ بەدەستهێنانی حقوق و پێگەی شیاوی خۆیان خەبات دەکەن و ژمارەیەکیان لێ دەست بەسەر کراوە. کاردانەوە و ناڕزایەتی زۆری لە ئاستی کۆمەلگا و فەزای مەجازیدا لێکەوتەوە و لە ئاکامدا قاسم هاشمی ئیمامی جومعەی شاهینشار ناچار بوو داوای لێوردن بکات. زیاتر لە 6 ساڵ بەسەر یەکەمین مانگرتنی معەلیمان و فەرهەنگیاندا تێپەڕ بووە. مانگی گوڵانی 1340 هەتاوی معەلیمان لە ناڕزایەتی بە گەڵاڵەی تارەفەی حقوقی فەرهەنگیان کلاسەکانی دەرسیان تعتیل کردو با کۆبوونەوەیان لە بەرامبەر مەجلسی شۆڕای ملی لە مەیدانی بەهارستان کۆبوونەوەیەکی ناڕزایەتی گەورەیان بەڕێوە برد. لە جەریانی ئەم کۆبوونەوەیدا معەلیمێک بە ناوی ئەبولحەسەن خان عەلی بە گولەی سەرۆکی کەڵانتەری ئەو کاتی تاران کوژرا. لەو کاتەوە هەتا ئێستا خەبات بۆ حقوقی عادڵانە و ژیانی شایستە هەروە درێژەی هەیە، بەڵام هێستاش خواستەڕەواکانی معەلیمان وەدی نەهاتوون. لە ماوەی ئەم ساڵانەدا بزوتنەوەی معەلیمان هاوراز و نشێوی زۆری وە پەشسەر ناوە وە کارنامەی ناڕزایەتیەکانی کۆمەڵێک ڕووداوی لەبیر نەکراوە لە خۆ دەگرێت. لە مانگرتنەکانی معەلیمان لە ڕۆژانی شۆڕشەوە بگرە تا کۆبوونەوەکانی بێدەنگی ئەوان لە سەرەتای دەیەنەوەت لە ڕۆژی 23 ڕەشەمەی ساڵی 85 کە هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەر معەلیمان لە بەرامبەر مەجلس تا 3 دەور کۆبوونەوە و مانگرتنی گشتگیر لە ساڵی 1397 و سەرنجام مێژوویترین قۆناغی خەباتی کۆمەڵایەتی معەلیمان لە دوای شۆڕش واتە مانگرتن و ناڕزایەتیە بەرین و سەرتاسەریەکانی چەند مانگی ڕابردوو بووە. خەباتی بەرین و بەردەوامی معەلیمان و فەرهەنگیان لە ماوەی 2-3 مانگی ڕابردوودا لە دەوری خواستەکانیان هەموو جارێک لەگەڵ پێشوازی زیاتر نسبەت بە جارەکانی پێشوو بەرەوڕوو بووەتەوە و پانتایی ناڕزایەتیەکانی معەلیمانی لەسەر کار و خانەنشینکراو هەم لە بواری ژمارەی بەشداربووان و هەم لە بواری جۆغرافیاوە بەرینتر بۆتەوە و سەرنجی زۆر یەک لە تۆیژەکانی کۆمەڵی بەرەو خۆی ڕاکێشاوە. توندبوونەوەی هەوڵی سەرکوتگەرانەی دەسەڵات دژ بە معەلیمان و ڕێبەران و چالاکان و هیدایەتگەرانی ئەم بزوتنەوەیش نەیتوانیوە ئەم حەرەکەتە خڕۆشان و جەماوەریە کە جێی خۆی لە ناو دڵی معەلیمان و زەحمەتکێشان و عەداڵەت خوازاندا کردووەتەوە لە جۆش و خڕۆشی بەردەوام بخات. ئەم بزوتنەوەیە نەتەنیا ئاکامی ساڵها خەبات و ئەزمونە بەڵکو بەرهەمی بارودۆخی قەیراناوی ئێستای کۆمەڵ و تووڕەیی و ناڕزایەتی دژ بە دەسەڵاتی ئیسلامیە. تووڕەیی و ناڕزایەتیەک کە سەر تاسەری کۆمەلگای گرتوێتەوە. هەر بۆیە خەباتی معەلیمان گڕوتین و هیوای زیاتری لە ناو کۆمەلگادا پێکهێناوە. خودی ئەم بزوتنەوەیە نیشانەی هاتنە دەرەوەی کۆمەلگایە لە بێدەنگی و وەستان و لە شێوازانەی خەباتیش بەهرە وەردەگرێت کە نەتوانن هاوشێوەی ئاخێزی بەفرامبار و خەزەڵوەر بە کوشتار و سەرکوت لە ناوی برن. حرەکەتێکی یەکجار دموکراتیک بەردەوام و بە بەرنامە و خاوەن ئامانجی دیاریکرا و ڕێبەرانی هەڵقڵاوی خەباتێکی سەخت و درێژماوەیە کە لەلایەن گروپە کۆمەڵایەتیەکانەوە
پشتیوانی بەرینی لێ دەکرێت. حرەکەتێک کە تەنیا پەیگیری خواستە تایبەتە پیشەییەکانی خۆی نییە، بەڵکو گەلێک خواستی پێشکەوت و خوازانەی دیکەشی هەیە کە خواستی زۆریەک لە توێژەکانی دیکەشە. مافی خوێندنی بە خۆڕایی، دژایەتی لەگەڵ خصوصی سازی پەروەردە، دژایەتی لەگەڵ بە پارەبوونی مەدرسە دەوڵەتیەکان، دژایەتی لەگەڵ هەڵاواردنی پەروەردە و هێتەر. بەواتایەکی تر خواستی معلمان خواستی هەموو ئەداڵەت خوازان، زەحمەتکێشان و ئازادی خوازان، هاواری خەڵکی وەتەنگ هاتوو لە هەژاری و سوکایەتی و هەڵاواردن، هاواری منداڵانی کار و شەقام و بێخانە و لانەکراوەکانە. ئەم خواستانە لە ئاستی کۆمەلگادا بە شێوەیەکی بەرین لە گۆڕێدان و دەرخەری چینایەتی بوونی کۆمەلگا و نیشانە دیاریەکانی بێعەداڵەتین. معلمان ئەگەرچی بەشێک لە کۆمەڵن لە پەنا بەشەکانی دیکە، بەڵام خواست و دەنگیان ڕنگدانەوەی خواستی گشت کۆمەلگایە. مێژووی بوونی حرەکەتی ناڕزایەتی معلمان لەم قۆناغەی دواییدا تەنیا بۆ بەشداری بەرین و شکۆداریان ناگەڕێتەوە، بەڵکو بۆ ئەو دەور و نەخشە تایبەتەش دەگەڕێتەوە کە معلمان لە پێکەوە پەیوەندیدانی خەباتی یەکسانی خوازانەی ئێراندا نواندویانە. بزوتنەوەی ناڕزایەتی معلمان خۆی لە خۆیدا گرێگا و خاڵی پێگەیشتنی داخوازیە پیشەیی و سیاسیەکان، خواستی چینی مامناوەند و چینی کرێکار، قازانجی گروپەکان و بەرژەوەندی گشتی، نەهامەتیەکانی نەسلی ئێستا و ئاواتەکانی نەسلی داهاتوویە. ئەوان هەم لەگەڵ پەیوەندی ئیدیۆلۆژیک و زەینیەتی سەرکوت دەرگیرن و هەم لەگەڵ پەیوەندی بابەتی زاڵبوون و چەوسانەوەی دەسەڵات. معلمان ساڵهایە کە دژ بە بارودۆخی پەروەردە و بارهێنان ناڕازین. کاڵایبوونی پەروەردە و قوڵبوونەوەی نابەرابەری منداڵان لە دەسڕاگەیشتن بە فێرکاری، چوونەسەرەوەی بەردەوامی منداڵانی بەجێما و لە خوێندن، ناوەڕۆکی کتێبە دەرسیەکان، کلاسی پڕ لە خوێندکار و هاتنە خوارەوەی کوالەتی فێرکردن بەشێک لە نیگەرانی ڕێکخراوە سربەخۆکانی معلمان پێکدێنن. دیفاع لە مافی خوێندنی بە خۆڕایی بۆ هەموو منداڵان یەکێک لە ناوەڕۆکە هەمیشەیەکانی ناڕزایەتی معلمانە. لە هەمان حاڵدا هەڵاواردن و دابەزینی ئاستی بژێوی معلمانیش بەخواستە کەڵەکە کراوەکانیان زیاد بووە. سەرڕای دەیان هەزار معلم کە لە 2 دەی ڕابردوودا بە گرێبەستی کاتی و حقوقی بێئەرزشی کەمتر لە لانی کەمی حەقدەست بەکارگیراون، معلمانی ڕسمیش کە لەلایەن دەوڵەتەوە دامەزراون، حقوقەکانیان بە شێوەیەکی بەرچاو کەمتر لە باقی پرسنلی دەوڵەتە. معلمان خوازیاری لە ناوبردنی ئەم بۆشاییە، بەڕێوەچوونی گەڵاڵەی ڕیزبەندی و هاوتەراسکردنی حقوقی هەموو معلمانی ڕسمی و کاتی، لانی کەم تا ئاستی 80% حقوقی ئەندامانی هەیئەتی زانستی زانکۆ دەوڵەتیەکان و بردنە سەرەوەی کوالێتی پەروەردەن. نمونەی بەرچاوی ئەم هەڵاواردنە لە گەڵاڵەی بودجەی ساڵی 1400دا بەڕوونی دیارە. لەم گەڵاڵەیەدا مامناوەندی نرخی زیادکردنی بودجەی ناوەندە دینیەکان 68%. ئەوەش لە حاڵێکدایە کە زیادکردنی حقوقی کارمەندانی دەوڵەت تەنیا 10% لە بەرچاو گیراوە. لەوەها بارودۆخێکدایە کە یەکێک لە ئاخوندە مفتەخۆر و درۆزن و کۆنەپەرستەکان کە ساڵهایە وەک زەرو بە سەروەتی وڵاتەوە چەسپاوە و خوێنی کرێکاران و توێژە هەژارەکانی کۆمەڵ دەمژێت، خواستی زیادکردنی حقوق بۆ معلمان هاوشێوەی خودزەنی وەسف دەکات و ئەوان تەڵەبکار ناو لێ دەبات.